ڕوانگەی سووریا بۆ چاودێری مافەکانی مرۆڤی بنکە لە لەندەن دەڵێت بەهۆی بۆمباران و تۆپبارانەکانی ڕۆژی یەکشەممەی هێزەکانی حکوومەتی سووریا بۆ سەر ناوچەی غوتەی ڕۆژهەڵاتی دەرەوەی پایتەخت کوژرانی بەلایکەم 22 کەسی سیڤیلی لێکەوتوێتەوە. ئەمەش هاوکاتی ئەوەی شەڕ و پێکدادانەکان هیچ خاوبوونەوەیەک بەخۆوە نابینن بەر لە دەستپێکردنی وتوێژەکانی ژنێف. فریاگوزاران ناساو بە کڵاو سپیەکان لە شارۆچکەی مێزرابە لە ڕۆژهەڵاتی ناوچەی غوتە کوژراوان و بریندارانی ئاکامی بۆمباران و تۆپبارانەکانی هێزەکانی حکوومەتی سووریان لەسەر جادە و بانەکانی شارۆچکەکە کەوتبوون هەڵدەگرتەوە. ڕەوشی ئەم ناوچەیە زۆر خراپە و بەدەست کەمی خۆراک و دەرمانەوە دەناڵێنن، ئەمەش بەهۆی ئەو گەمارۆیی حکوومەتی ئەسەد بەسەریدا سەپاندوێتی. نەتەوەی گرتوەکان دەڵێت نزیکەی 350,000 کەس لە غوتەی ڕۆژهەڵات پێویستی دەست بەجێیان بە کۆمەکی مرۆیی هەیە.